باشا سەرۆک وەزیرên عێراقê daxwaz ji Parlemanê Iraqê diketin ku lezê bikin dê rêkarên hilbijartina endamên Komîsyona Mafên Mirovî li Iraqê û çî dî ev pirse direng nemînîtin ku ev 2 sal û nîv e karên vê komîsyonê hatine rawastandin çi bandora xû lê ser azadiya mafên mirovî bi giştî li Iraqê û herwa herîkariya sazî û rêkxirabên navdewletî li Iraqê kiriye ji bûparastina mafên bingehînên mirovan di nav wan de bi taybet yên jin û zarokan mêvanekê min heye dî zêdetir ji wî bipirsim. هجای پارێزەر هێمن باجەلان ئەندامێ کۆمسیۆنا بلندا بەرەیە مافێن مرۆڤان لە عێراقê کاکێ من gelek بخێرەتیە کوردستان تو ئەندامێ پێشتری 2 ساڵ و نیڤ کۆمسیۆنا یا باتال بووی کارێت خۆ ناکات و سەرۆک وەزیری عێراقت بێژیتن divê پەرلەمان لەزێ بکات دە هەڵبژارتنە ئەندامên کۆمسیۆنێک و یازدا نەدگا سەرۆکێوێ بۆچی هەندە درەنگ ما بۆچی 2 ساڵ و نیڤ سەبەب چ بوون؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم میواندارەیە بۆم دەرفەتە البته کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤ لە عێراق بەپێی یاسای ژمارە 53 ساڵی 2008 دامەزراوە بە پشتبەستن بە مادەی 102 دەستوری عێراقی کە پێویستە کۆمسیۆنێک هەبێ بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەموو عێراق ئەم کۆمسیۆنە بۆ 2 خول دامەزرا کاری ئەوە پەرلەمانی عێراق دەبێ ئەم کۆمسیۆنە هەڵبژێرێ دامەزرێنێ بەڵام بەداخەوە ئەمە بۆ ماوەی 2 ساڵ و نیوە ئەم کۆمسیۆنە تاوەکو ئێستا ئەندامانی کۆمسیۆنی هەڵنەبژاردووە ئەویش دەگەڕێتەوە بۆ نەبوونی تەوافقێکی سیاسی و ئیرادەیەکی سیاسی لەلایەن پەرلەمانی عێراقەوە کەوا ئەم کۆمسیۆنە دانەمەزرێ هەر جارە بەڵام دەڵێن سیاسیەکان ئەگەرن هەر لایەنێک داوێ ئەندامی زیاتر بێ ئەمە ڕاستە؟ ئەمە ڕەنگە ئەمە دیوێکی بێ بەڵام دیوەکەی تر کە شاراوەیە دەوڵەتی عێراق بە شێوەیەکی گشتی ناوێ ئەم کۆمسیۆنە فعال بێ کاراوێ بێ بۆ لەبەر ئەوەی ئەم موسسەیە ئەم دەستگایە دێت پێشەکارەکانی مافی مرۆڤ هەمووی ئەخاتە ڕوو بۆ ئەوەیە کە هیچ حکوومەتێک نایەت پشتگیری لە موسسەیەک بکات لە هەمان کاتە خۆی پێشەکاری هەبێ چونکە ئەو کۆمسیۆنە بەڕاستی پێ بڵێم لە ماوەی کارکردنیە لە ساڵی 2012ەوە تاوەکو با بڵێن 2 ساڵ پێش ئێستا کارێکی باش و بەرچاوی بینی لە نووسینی راپۆرتەکان و دەستنیشانکردنی پێشەکارەکانی مافی مرۆڤ بۆیە دەوڵەتی عێراقی بە شێوەیەکی گشتی بە تایبەتی حکوومەتی عێراقیش نایەوێت ئەم کۆمسیۆنە ڕاستە ئێستا لە دەستگاکانی ڕاگەاندن داوا ئەکەن کە کۆمسیۆنە هەڵبژێرێ بەڵام ئیرادەیەکی سیاسی هەیە لە پشتی ئەمەوە کە نایەنەوێت ئەم کۆمسیۆنە فعال بێ بۆ نمونە بۆ جەنابەت باسەکەم لەکوێ دنیایە بووە کە دەستەیەکی سربەخۆ وەزیرێک لە وەزیرەکان وەزیرێکی تەنفیزی سەرپەرشتی بکات ئێستا وەزیری عەدل بەڕێز دکتۆر خالد شوانی خۆی سەرپەرشتیاری کۆمسیۆنیشە ئەمە نەبووە لە هەموو ئەمە خەرقی دەستوریە ئەگەر محکەمەی ئیتیحادی لەسەر ئەم بابەتە قسە بکات ئەوایە زووتر قسەی بکردایە بەڵام بەداخەوە محکەمەی ئیتیحادیش قسەی نەکرد لەسەر ئەم بابەتە چونکە ناکرێت تۆ کەسێک بێت شکات لە حکوومەت بکات لای کۆمسیۆن وەزیرێک هەم سەرپەرشتیاری کۆمسیۆن بێ و هەم لە هەمان کاتیشە سەرپەرشتیاری با بڵێن وەزارەتەکە بێ ئەگەر شکات لە وەزارەتەکەی خۆی بکات دێ لە کۆمسیۆن شکاتەکە بەیانیان شکاتەکات و ئێوارانیش وەزیر ڕەفزیەکات ئەمە خەرقی دەستوری زۆر گەورەیە و نابواە بووم مەمشیوە بێ بەڵام ئیرادەیەکی سیاسی هەیە بۆ پەکخستنی ئەم موسسەیە بەڵێ باشە بۆچی لایەنی ناودەوڵەتی هیچ هەوڵێکی نادان بۆ پاکستنی لایەنی نێودەوڵەتی چەند جارێک سەردانی پەرلەمانی عێراقی کردووە لەگەڵ سەرۆکایەتی ئەحزابی با بڵێن عێراقی لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان قسەی لەم بابەتەکرۆ بەیاننامەشی دەرکردووە بۆ پەلەکردن لە هەڵبژاردننی ئەم دەستەیە بەڵام بەداخەوە لایەنە عێراقیەکە و ئیرادە سیاسیەکە کە دەیانەوێت ئەم دەستەیە شەلل بکەن زۆر زاڵترە و گەورەترە دەرهەقی پێشێلکردنا مافێن مرۆڤی بە تایبەتی مافێن ژن و زارۆکان لە عێراقی داتا و زانیاریên کۆمسیۆنê باوەڕ پێکرینە دهێنا قبولکردن ژالیە حکوومەتە عێراقی بە نەکتنیا لەلایەن حکوومەتی عێراقیەوە چونکە بەپێی یاسا هەیە بەپێی ئەو یاسایی کە هەیەی کۆمسیۆنی مافی مرۆڤ ئەو داتا و زانیاری و راپۆرتانە پێشکەش بە پەرلەمانی عێراقەکە وەکو تەوسیات پێشکە بە حکوومەتەکە پێشکە بەلایەن نێودەوڵەتیەکانەکە زۆر جار راپۆرتە نێودەوڵەتیەکان ئیستینا دەکاتە سەر راپۆرتی کۆمسیۆنی مافی مرۆڤ لە عێراقا کۆمەڵە داتا و زانیاریی زۆر باشی هەیە لەو راپۆرتە کۆمسیۆنە بێلایەن بوو ئەکید وەکو کارکردن بێلایەن بووە بەڵام ئیتر زۆر زەختی حزبیشمان لەسەر بووە بەڵام ئێمە توانیمان بە بێلایەنی کار بکەین و بەڵگەشت بۆ قسەکانی ئێمە لە کاتی خۆپیشاندانەکانی عێراق ئێمە زۆر بە بێلایەنانە ئیشەکانی خۆمامان کرد و ئامار و داتا و زانیاریەکانمان نەخستە وڵاتێکی وەکی عێراقێدا و ناکۆکیان تایفی هەنە و شەڕ لە دیف شەڕی بەروکاوی وڵاتی بەرنەدایە مافێ مرۆڤی دکیش ئاستیدایە ئەم پرسیارێکی زۆر بربڵاوە بەڵام ئێمە ئەتوانین بە چەند جملەیەک قسەی لەسەر بکەین یەک لەو جملانەوەی کە ئەوەیە کە مافی مرۆڤ ئێستا لە عێراقا بە شێوەیەکی گشتی ڕوو لە خراپتردایە
و زۆر خراپتریشای مؤشراتی نێودەوڵەتیمان هەیە بۆ نمونە ئێمە مؤشری با بڵێن ڕاستپەردە نێودەوڵەتەکانمان هەیە ئەو ڕاستپەردە نێودەوڵەتەکان بۆ عێراق لە ئێستادا بۆتە 450 بەڵام 2018 200 ڕاستپاردە بوو 2014 158 ڕاستپاردە بوو کەواتە ڕۆژ بە ڕۆژ ڕاستپاردەکان زیاتر ئەبێ کە ڕاستپاردە زیاتر بوو کەواتە ڕەوشی مافی مرۆڤ لە عێراقا خراپترە بێت و ئەگەرەکان چین ئەگەرەکان زۆر لایەنن مەسەن بۆ نمونە ئێمە عێراق لە ڕووی یاساییەوە پەیوەندی بە بابڵەن واژووی دە پەیماننامەی کردووە کە پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە ئەم دە پەیماننامەیە پێویستی بە دەرکردنی یاسای ناوخۆیی هەیە لەم یاسا ناوخۆیان تاوەکو ئێستا هەشتی دەرنەکردووە ئەمە یەک دوو لە ڕووی مؤسساتەوە بۆ نمونە لە عێراق ئەنجومەنی خانمان تعطیل کراوە نەماوە کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤ نەکراوە تاوەکو ئێستا مش تعطیل کردووە ئەمە دوو مؤشری زۆر خەتەرن لە یەکێک لەیلەکان لە مؤشرە خەتەرەکان هەندێک داتا زانیاری تریش هەیە ئەمە کە بەسەریعی باسەکرێ ئەمە کاری حکوومەتە ئەبێ حکوومەت کاری بۆ بکات ڕاستە پلانی استراتیژی حکوومەتی عێراقی پلانی استراتیژی هەیە بۆ نەهێشتنی بێکاری بۆ نەهێشتنی هەژاری بەڵام ئێستا بە پێی ئاماری وەزارەتی تەختیتی عێراقی ڕێژەی بێکاری گەیشتە 120 لە هەموو عێراق ڕێژەی هەژاری 125 لە هەموو عێراق هەندێک پارێزگا هەیە بە تایبەتی سما و ناسری و عمارە ئەمانە گەیشتونتە 150 ئەگەر لە هەر دەوڵەتێکی تر بن 150 لە ئاستی خەتی خواری هەژاری بژین ئەمە بە محافظەیەکی منکوب هینەکرێت بە منکوب ئەوایە لە قەڵم بدرێت بێکاری هەژاری دەبیتە ئەگەرێ زێدەبوو ناتوانان لە عێراقێ نوکە چەند کەس زیندانەدانە ئێمە لە زیندانەکانە ئێستا 63,000 کەس لە هەموو زیندانەکانی عێراقا هەیە 30,000 کەس دەست ڕاگیراوە 32,000 کەس سزادراون ئەم 32,000 کەسە کە سزادراون لەناو ئەو بەندیخانانە با بڵێن ئەو کە ئەوان پێڵەن چاکسازی لەناو بەندیخانەکانن بۆ نمونە بەندیخانەیەک هەیە هەموو پێڵێن کلمە ئیکتیزاز یعنی زۆری خەڵکی لە ئەم شوێنانە بۆ نمونە ئەگە جێگەی 2,000 کەسی تیاابێ ئێستا 6,000 کەسی تایە کەواتە 300 تەزەخومت هەیە لەو شوێنانە ئەم تەزەخومە لەو شوێنانە بۆ کۆمسیۆن نەیتوانی ڕێچارێک بۆ ئەمە ڕێگەچارەمان تەسلیمی حکوومەتی عێراق کردووە بە تایبەتی وەزارەتی عەدلی حکوومەتی عێراقی و ڕێگەچارەی زۆر گەورەمان بۆ داناوە چەندین خاڵمان بۆیان کردووە راپۆرتمان بۆ داناوە بەڵام حکوومەتی عێراقی نایەوێ ئەم سێکتەرە بەوەی نەبێ بۆ لەبەر ئەوەی هەتاوەکو ئەم تەزەخومە هەبێت جێگەی فەساد و گەندەڵی زیاترە بێت دناف عێراقێکێک و ڕوبڕووی داعشێ بووی و مەسەلە کێشەیەن تایفی هەیە و بدەهان گرۆپێن چێکدارین جوور بەجوور هەنا وەنداکردنا مرۆڤان کێشایەکە سەرەکیەک و ئەو کەسێن بەرزەنە بێ سەر و شوێنن هیچ ئامارێک هەیە کە هەژمارەوان چەندە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەوەیە کە عێراق واژووی کردووە لەسەر ئەو پەیماننامەیە کە اختیفای قەسری ئەوانەی کە بێ سەر و شوێنن ئێستا ئێمە یاسایەکی ناوخۆییمان نییە کەوا حکمی ئەم مەوزوع بکات پێویستە پەرلەمانی عێراق بە زووترین کات دوو یاسای زۆر گرنگ هەیە یەکێک ئەو یاسایە دوو یاسای نەهێشتنی ئەشکەنجەدان ئەمە یەک دوو بەپێ ئەو یاسایە ئەگەر کرا ئاماریش دروستە بێت شتی تریش دروست بەڵام ئامارە نافەرمیەکان ئێستا قسە لەسەر ئەوەکەن زیاتر لە با بڵێن بەس تەنیا لە کاتی شەڕی داعش تاوەکو ئێستا زیاتر لە 10,000 کەس نەماوە ئەم 10,000 کەسە نەماوە بێ سەر و شوێنن ئەم گروپە دەخاتە سەر ئەو گروپە حکومەت دەخاتە سەر گروپە چەکدارەکان و داعشی دەخاتە سەر حکوومەتی عێراقی بەڵام لە نەتیجەیە زیاتر لە 10,000 کەس هەتاوەکو ئەو کاتە ئێمە لە کۆمسیۆن بوون ئاماری 10,000 کەسمان لا هەبوو بەناو نیشان بە هەموو شتێک لامان هەبوو کە 10,000 کەس دیاریان نەماوە لە نەتیجەیە مرۆڤێکی عێراقی 10,000 کەسە دیار نەماوە ئەمە وەزعەتی قانونی ئەبێ یەکلایی بکرێتەوە و ئەمەش یەکێکە لە ئەرکەسەرێکەکانی حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراق هێژای پارێزەر هێمن باجەلان ئەندامی کۆمسیۆنا بلندا بەرێ ئامافێن مرۆڤی لە عێراقی گەلێک سپاس بخێرات زۆر سپاس.